ئەگەر بوو کەسێکی نەکەمەندام یەک جار وەرزش پێویست بێ بۆ کەسی کەمەندام دەجار پێویستە. گرنگەوەی کاتێک کە هەڵەسیتەوە بە مانای کەلیمە هەسیتەوە چاوت لە ڕابردووی خۆت نەبێت چاوەڕێ ئەو کەوتنە مەکەرەوانەیە. شاخەوانەکان دەرونی خۆیان بنیادی خۆیان لە شاخەکانەوە وەرگرتووە، وەکو شاخەکان سەریان بەرزە، وەکو شاخەکان بەهێزن. ئەگەر بگەڕێنەوە بۆ عەکسی زەمان فەرسەد دەبینن لە ساحەکانی تەپۆتۆس قوڕاوی لە زاخۆ مێرمەنداڵێک بووم دەستم کرد بە وەرزش لەگەڵ هاوڕێیەکانم لەوێ وەرزشم زۆر خۆشەوێت و هەموو خەڵکیش هەنە دەم کە وەرزش بکەم بە بەشێک لە ژیانی خۆیان لەبەرەوەی من پێم وایە چەند لە وەرزش دوور کەویتەوە ئەوەنە لە مردن نزیک دەبیتەوە. باسی ئەو مردنە ناکەم کە خوددا ئەمری لەسەرداوە، بەڵام ئەگەر هەر کەسێک لاواز بوو بێخەو بوو بێ ئیسراحەت بوو تامی ئیسراحەتی نەزانی، تامی خواردنی نەزانی، تامی خەوی نەزانی، مردنێکی لە مردنە ئەساسیەکە ناخۆشترە کە بەکت کەوێ لەسەر جێگا واتە وەرزش هێزت دەداتێ نەیەڵێت بکەویت، وەرزش هێزت دەداتێ هەمیشە جسمێکی ڕێک و جوانت هەبێ. تەنانەت ئەگەر بتەوێ ململانەی لەگەڵ تەمەنا بکەیت و نێڵیت زوو پیر دەکەوی ئەوە وەرزش بکە. وەکو چەندین کوڕکچیم وڵاتەمان منیش لە تەمەنێکی دەستپێکی تەمەنی خۆم دەستێکم لە دەستدا. پارە ئۆڵمپی یەکەم قوتابخانەی پەروەردەکردن و دروستکردنی یاریزانە کەم ئەندامەکانە لە هەموو چین و توێژ و ئاین و نەتەوەیەک. لێرە بەپێی توانای جەستەی یاریزانەکان پێشوازیان لێ دەکەن و ڕاهێنانی ڕۆژانە دەکەن و بەشدار دەبن لە یاریە نێودەوڵەتیەکان. من نام تاهر محەممەد تاالبە لە ساڵی 1970 لەدایک بووم لە ساڵی 90ەکانەوە دەستم کردەوە بە وەرزش و کەسابەت و ئیشوکاری خۆم. لە ساڵی 96 لە گوندی گۆڵێ لە حدودی ئێران ئەلغام پیاتەقی قاچێکم لە دەستدا ڕاستە سەرەتا کەمێک ناخۆش و بەڕاستێکی کە بە داشەقە ڕۆشتم. دوایەوە لەخوای گەورە بەزیابێ ئێمەرجنسیەکەمان هەبوو لەوێ قاچێکیان بۆ دروست کردین زۆر خۆش بوو، ینی بەڕاستەکەی ئەو ڕۆژەی کە قاچکیان بۆ دروست کردم هەستمە کرد تازە لە دایکمەوە نەمەزانی کەسەکەی پێشترم. لە ساڵی 98ەوە چوومەتەوە ناو ساحە دەستم کردوتەوە بە یاریکردن و لەگە وەرزشا گەورە بووم تا ئەم دەقەیە شەر بەردەوامم.
ئەگەر باسی ڕابردووی خۆمان بکەین ڕاستە من کەوتم بەڵام بەس هەموو کەوتنێک هەستانەوەی هەیە بەس گرنگەوەی کاتێک کە هەڵەسیتەوە بە مانای کەلیمە هەسیتەوە چاوت لە ڕابردووی خۆت نەبێت چاوەڕێ ئەو کەوتنە مەکەرەوانەیە. دوای جەنگی جیهانی دووەم بە میلیۆنها خەڵک کەمەندام کێشێکی جیهانی لێکەوتەوە کە ئەم کەمەندامە کەمەندامی جەنگە چۆن بتوانێت نەفەسی بکەش. دکتۆرێکی ئەڵمان کەمەندامەکانی خۆی بردە ساحە لەسەر ویلچێر کورسی تێوە قاشتان نییە بەڵام دەتوانن لەسەر کورسی بتوانن وەرە باسکە بکەن. ئەمە بوو بە هەوێنی دروستکردنی وەرزش بە شێوەیەکی ئەکادمی بوو کەسی کەمەندام. دوای یاسا بۆ دانرا دوای لیژنەی پارۆڵمپی نێودوڵەتی بۆ دروستکرا دوایتر شۆڕ بووە بەسەر وڵاتانە هەر وڵاتێک و لیژنەی پارۆڵمپی تایبەت بە خۆی دروست کرد و کێبڕکیەکان لە سەراستی نێودوڵەتی دەستیان پێ کرد و ئێستا وەرزشی کەسانی کەمەندامان وەکو وەرزشی پاڵەوانەکان دەناسرێت. چەندین یاریزانی خاوەن پێداویستی کورت هەیە لە ڕێی پارە ئۆڵمپیەوە خەڵاتی جیهانی لە یاریە جیاوازەکان بەدەستێناوە. وەرزش دەتوانێت لە کەسێکی کەمەندام ئەستێرە دروستکات بەڵێ باشترین و جوانترین ڕێگایە بۆ دروستکردنەوەی ئەو کەسە ئەو هاوڵاتیە یان ئەو فەردە لەناو کۆمەڵگا بۆی ببێ بە کەسێکی داهێنەر لە باتێەوە بێ بەکاربەر. ئێمە پێمان وایە وەرزش باشترین ڕێگایە دوای خوێندن. مريم شدو سنة يلا نساء حمد جاورة حمد جاورة كاتش ئێرە دەواازەی گوندی هەزار مێردە دەکەوێتە باشووری ڕۆژاوای شاری سلێمانی. بۆ گەشتی ئەم جارەی سروشتی من لەگەڵ یەکەم تیپی تۆپی پێی هاوڕێیانی کەمەندام هاتینە ئەم سروشتە ئاوەدانە. لەناو گوندەکە گۆڕەپانێک هەیە و منداڵان یاری تۆپی پێی تێدا دەکەن. یاریزانەکانی ئێمەش لەگەڵ خۆیان خۆشەویستی یاریان هێنایە گوند و گۆڕەپانەکەیان هێڵکاری کرد. هاوشێوەی یاریگایەکی تۆپی پێ. یاریزانەکان کەسانی کەمەندامی جەستەن و هەریەک لەوان بە هۆکاری جیاواز بەشێکی گرنگی جەستەی لەدەستداوە. وەلێ ئێرادە و کۆڵنەدانی ئەوان کۆی کردوونەتەوە و یەکەم تیپی تۆپی پێیان لە سەرتاسەری عێراق و کوردستان دروست کردووە.
و ئەم تیپە دووڕانی زۆر کەم بەخۆیەوە دیوە. ئەم تیپە هەمیشە لەگەڵ ساخەکان یاری دەکات کەسینە کەمەندام لە کۆی هەفتا یاریەک دووسێ یاری یەکسان بووین و دووسێ یاری دۆڕاوین مابەقی هەمووی براوە بووین. ئەمڕۆ گەشتێکی سروشتی بوو هاتوینەتە ناو خەڵکەوانێ و یاریکی خۆشیان کردو دوو بە دوو یاریکی دوو گۆڵیان کردووە و خەڵکانی و گوندەدانیشتون سەیریانەکەن کە خەڵکانێکی بڵین ساغن و کەم ئەندام نین کەم ئەندامەکانیش تەمەەن تێکەڵاو بە ئەو خەڵکانە ئەبن لایەنەوانێ زۆر گرنگە وەکو مەسلەی مەیتاڵ مەسلەی عەقلیەن زۆر لامویمانی هەستەکەن کە ئێمە هیچ شتێکمان کەم نییە فعلەن کەمی ژنین هیچ شتێکیان کەمتر نیە لە ئیسانێک کە دەستەی تەواوەتیە ئەمە وەکو کارێک کاردانەوەیەکی نەفسی کاردانەوەیەکی نەفسی زۆر گرنگی ئەبێ بۆ سەر ئەو کەم ئەندامانە لە ڕۆژێکی ئاوهەیە کە ئەیان بەنەست ناو سروشتەوانەیە کە تێکەڵاوی خەڵکیانەکەن بێ لەوەش کە یاریەکەشیان کردووە خۆشیان بەوە ئەزانن کە ئێمە چوین یاریمان کردووە خەڵکانێک سەیری ئێمەی کردووە کە لە جەستەیە بە تەواوەتی تەواون. آمادن؟ احتیاجشون بکنید. زۆر جار هەیە حکوومەت ناتوانێت بەڕاستەخ و پەیامێک بنێرێ بۆ دەوڵەتێک بەڵام دەتوانێت لەگەڵ هەندێک وەرزشکارە ئەو پەیامە بنێرێت. کۆتا وێستگەی گەشتەکەمان سەرکەوتن بوو بۆ ناو ئەشکەوتی هەزارمێرد. ئەم ئەشکەوتە یەکێکە لە شوێنەوارە دێرین و گرنگەکانی کوردستان. هەڵکەوتەکەی دەکەوێتە دامێنی چیای بەرانان بە دووری 13 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای شاری سلێمانی. جوانی سروشتی ئەشکەوتەکە و گرنگی ئەم شوێنە هێزی بەخشیە پەلەدەستکردەکانی ئەم یاریزانانە و توانیان بۆ پەڕی وزەوە هەنگاو بنێن بۆ سەرکەوتن. هاتنە ناو سروشت تێکەڵاوبوون بە ژینگەی دەرەوەی شارەکان بە تایبەتی لەم سەردەمەیە کە کێشەی پیسبوونی هەوا دەنگەدەنگی شارەکان هەیە زۆر گرنگە. مرۆڤ چاوی پشوعات کە شاخە بینی لە ناو شار خانۆکان ڕێکن دیمەنەکان ڕێکن بیناکان ڕێکن بەس لە سروشت تاشتی ڕێکمان نییە ئەگەر سێرکی هەمووی خواروخێکی تایە لەبەرەوە یەکەم شت چای مرۆڤ پشوەیە. دوو هەم دەروونت فێری کۆمەڵێک شتە بێ فێری کۆڵنەدانە بێ فێری ئازایەتیە بێ فێری بێ کە بەسەر شاخە سەرکەوێ جاگە بینە سەر خۆمان وەکۆم توێژە وەکوانی کە خەڵک پیانەڵێ خاون پێداویستی تایبەت تێکەڵەبی کەسی وە خۆتە بینی گفتوگویان لەگەڵاکەی سودی ئەم چالاکیە کە ئەنجام درا من دوو سودی سەرەکی دەبینم. یەکەمیان کردنەوەی دەرگایەکی تر فەسایەکی تر بەسەرا و تیمە بینینی ئەزمونێکی تازە هەروەها پیشاندانی توانای کەسی کەمەندام بە خەڵکی دێ لەوە چێت زۆری پێ بچێت تا قەناعەت بە یەکێک بکەین کە کەمەندامێک قاچێکی نییە دەستێکی نییە چاوێکی نییە تۆپی پێ بکات.
بەڵام ئەگەر کەمەندامەکە خۆی کەس کەمەندامی وەرزشکار بردە ساحە و بینیان توانەکانی ئەم کەسە بەبێ هیچ قسەیەک سەرسام دەبێت بە توانەکانی. هەڵبەتە من ڕاهێنەری ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێ نێودەوڵەتیم سەرەتا تیپی تۆپی پێی ڕزگاربوانی مین و تەقەمەنی یانەی ڕۆژ بە هەوڵ و مادووبوونێکی زۆر بە زەحمەتێکی زۆر ئەم تیپە دروست بوو هەتا گەشتینەوە ئاستەی کە بتوانین یاریەکان بەرینە دەرەوەی کوردستان و ئیمڕۆ ئێمە لە گەشتێکی شاخەوانیە لە گەشتێکی خۆشیە بۆ یاریزانەکان دروستمان کردووە کە لایەنێکی تەرفیهی هەبوو و لە هەمان کاتا لایەنێکی دەرونی باشە بەخشێ بە یاریزانەکان ئەوم لەبیر نەچێت کە ئێمە تیپی ڕزگاربوانی مین و تەقەمەنی یانەی ڕۆژ بە هاوکاری ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێ نێودەوڵەتی کە تیپە دامەزرا و سەپۆرت دەکرێت ئەم یاریزانانە کۆکراونەتەوە لەو کەسانەی کە بەرکەوتەی مین و تەقەمەنی کە مین و تەقەمەنی بەشێک لە جەستەی بردوون. من ئەتوانم لێرە باسی شتێ بکەم زۆر پێ خۆشحاڵم کە من توانی و هاتوێت مەناو ئەم کەم ئەندامانەوانێ ئەیش بەوەی کاک فرسەتەوانێ کە لە پارا ئۆلمپی پێناسانم بەڕاستی زۆر بە سوودفە من کاک فرسەتم ناسی کە پارا ئۆلمپیم بینی بەڕاستی ئەتوانم بڵێم یەکێکە لەو شوێنانەی کە نەک ئەوانی کە جەستیان تەواوە کە لە نادیەکانە هەمانە لە ناو سلێمانیا و لە شوێنەکانی کە هەمانە کە سەیری پارا ئۆلمپی ئەەکەی یعنی لە هەر هەمویان ڕێکوپێکتر و جوانترە بەڕێوە ئەبرێت. پارا ئۆلمپی بەڕاستی شوێنێکە کە بۆ نمونە منەتوانم باسی بکەم و بیهێنمەوانێ ئەمەش دەلالت لەوە ئەکا کە کەسانی ئەکادمی کە کەسانی خاوەن بەتوانە لەم شوێنەیە کار ئەکەن کە توانیوانە شەڕێکی زۆر بکەن بۆ کەم ئەندامان طبعا ئەمان لە هەموو ڕوویەکانێ کار و چالاکیەکانیان بەردەوامە و نەتائیجیان زۆر باشە ئەوەی ئەوان کردویانە دەسەوڕەکەم لە ئەوانی کە جەستیان تەواوە نەیانتوانیوە بیکەن تازە لە ئێران هاتوونە توانێت لە ئێران طبعا توانیانە پلەی دووهەمی بێنن بێجگەل لەوەش لە هەمووی گرنگتر بە ناوی پارا ئۆلمپی کوردستانەوە دابەزیون نەک بە ناوی ینی نادیەکی عێراقەوە بێت یان پارا ئۆلمپی عێراقەوە بێ ئەمەی کە جەنابتان ئەنجامتاندا کارێکی ینی سوودەکەی چەند لایەنن بوو ینی مناڵانی ئەو دێنیان دەزانی کەمە تۆپەکە لەکوێ دەبێت ئاوت ئێمە کەچوون بۆوێ ئەوەمان بە هەلزانی ئێوە دەستخۆشیتان لێ دەکەم کە ئەو شوێنتان هەڵبژارد هەڵبەت ئێستا ئەو مناڵانە دەتوانن بە ئاسانی گوڵەکەی خۆیان بناسن و ساحەکەی خۆیان بناسن لەبەرەوەی کە تیمی ئێمە ڕۆشتن چوین بۆ ئەوێ تەختیتێکی زۆر جوانمان بۆ کردن ئەمە بیرروکێک بوو هەوڵ دەدەین ئەمە بۆ هەر شوێنێک بچین ساحێک دروستکەین ڕوو دەکەمە کەساتیەکانی نزیک و دوورە دەستەکان ئەگەر بتەوێت مناڵەکەت دوورکەوێت لە مین دوورکەوێت لە پاشماوەی جەنگ ساحێکی بوو دروستکە لە دەیەکەی خۆت. ئەمڕۆکە لەگەڵ هاوڕێیان هاتیینە دەروانێ ڕۆژێکی زۆر خۆش و جیاواز بوو زۆر دڵخۆش بووم کۆی کە کەسی جیاواز و شوێنی جیاوازمان بینی و بۆ ئێمایی دڵخۆشی و هیوادارم لە هەموو خاوەن پێداوەتی تایبەت کە ئەمە زۆر پێویستە بۆ هەر هەمووی کە بێن بەڕاستی هەم لە ڕووی سروشتوانێ هەم لە ڕووی دەرونیوانێ کاتێکی خۆش لەگەڵ هاوڕێیان بەسەر برن و بتوانن کە زاڵ بن بەوەی کە هیچ گۆشەگیر نەبن لە ماڵەوە و بێنە دەروانێ. جارێکە لەگەڵ ئەو شاخەوانانە ئەڕۆی کە هاوکارتە بن تەبەن ئەوان کەسی ساخن زۆر گەورن ینی هەستەکەی شاخەوانەکان دەرونی خۆیان بنیادی خۆیان لە شاخەکانەوە وەرگرتووە وەکو شاخەکان سەریان بەرزە وەکو شاخەکان بەهێزن ئەو ڕۆژە کەیە لەگەڵ تا دەستی خۆیان بە تۆ لەم دەستانی من بۆ تۆ قاچەکانی خۆی هەیە بە تۆ چاوەکانی خۆی هەیە بە نابیناکان.
ئەم تیمە تیمێکی تاکە لە هەموو عێراق کە تایبەت بێ بە تۆپی پێی کەمەندامان. حکوومەتی بەسڕازانیان لە سلێمانی تیپێکی وا هەیە تایبەت بە کەمەندامان. محافظ زۆر سەرقاڵ بوو لە بە پارێزگای بەسڕا کە تیپێکی هاوشێوە دروست کاتن. دروستیان کردووە. ئێستا تیپی دووەم هەیە لە بەسڕا هاوشێوەی تیپی ئەمە. داوەتیشان کراوین کە بۆ یاریێکی دووستانە بچینە بەسڕا لەگەڵ تیپەکان یاریەک ئەنجام بدەین. سەرەتا ئیمڕۆ هاتین لە ناو گوندی هەزار مێردا کە یاریگایەکی گڵیان هەبوو. ئێمەش بەو یادی مناڵی خۆمانەوە کە هەموو یاریزانێکی تۆپی پێ لە یاری تۆپی پێی شعبیەوە دروست بووە گەشتووە بەو ئاستەی کە ئێستا لە نادی ئەوروپیا گەورەکانە یاریەکە. و ئێمەش بەو یادی مناڵیەوە هاتین ئەم یاریەمان دروست کرد لە بینی خۆمانە یاریەکی خۆش بوو. سەرەتا هاتین تەختیتی ساحەگەمان کێشە و یارێکی خۆش و سەرنجڕا کێشمان کرد لە ناو خۆمانە لایەنێکی تەرفیهی خۆشە بوو بۆ یاریزانەکان پێکەنینێک دڵخۆشیێک بۆ یاریزانەکان بەو یادی مناڵیەوە ئەو یاریەمان ئەنجام با یارێکی زۆر خۆش بوو. وەلامان کاتیشە ئەو مناڵانە توانن دوای ئیسفادە لەو یاریگایە بکەن کە ئێمە تەختیتێکمان بۆ کێشەوە. ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ یاری تۆپی پێی شعبی لە سایانەوە هەشتە یاری تۆپی پێی پرۆفیشنال کە لە عالەمە هەیە لە سایە دووە کەواتە ئێمە بێ لەوە تێبگەین کە یاری تۆپی پێی شعبیە یاری تۆپی پێی پرۆفیشناڵی دروست کردووە.